لێم ئاگادارین و زۆر لە کەسایەتی دیارەکان و بە تایبەتیش خانمان هێرشی لەم شێوەیان دەکرێت سەرڕەنگە کاونتیان بەناودان بەڵام تا ئێستا چارەسەری ئەم دۆخە نەکراوە. ئەم زانیارانی کە تۆ باسەکە ئەمە ڕوون نییە لە کۆمەڵگەی ئێمەدا یاخود ئەمە نەتوانراوەکو پێوی سوودی لە ڕویا خۆ بە تەواوی جێگە ناگرێت. خانمە بەڕێزەکەم ئەگە باسی هەرێمی کوردستان کە نێمە هەرێمی ڕەنگە لە زۆر لە دنیادا ئەم حاڵەتە هەبێت بەڵام ئەم باسی هەرێمەکەین. ئەگە باسی هەرێمی کوردستان کەی بەڕاستی چەمکەکان تێکەڵ بوون، چەمکی سیاسە، چەمکی ئابووری، چەمکی کۆمەڵایەتی، ینی هەموو شتەکان تێکەڵ بوون. جۆرە تێکەڵبوونێکەیە ئەگەڕێتەوە بۆ کێ ئەوە بەڕاستی بوار و شتی مەجای تایبەتی خۆی هەیە کە لێکەوتنی لەسەر بکەیت. ئەو تێکەڵبوونە وای کردووە ناتوانی هەڵسەنگاندن بۆ شتەکانکەی. بۆ نمونە ینی ئەوەی بەلامانەوە مال ئەسف ینی زانیاریمان پێگەشتووە دەستگا هەیە باڵێ حیزبەیە پارێکی زۆرە بە کەسێک بچێ ئەکاونتێکی وەهمی بۆ تووسکا قسەی نەشیا و شتی نامەقوڵ بڵێ پارێکی زۆر یانی لە میلەتێکا کە تۆ سەرچاوی داهاتی کەمە زۆر کێشە و شتی ئەوە بە دوا هەیە با ئێمە نەچینەوی ئەو تووەڵسی لەوە مەسرفێکی زۆرەکەی چەند هزار دلاری بۆی کەوات شتی نەشیا و شتی فەک دروستکەی بۆ خەڵک. ئەمە لەناو هەرێمی کوردستانە تا ئێستا ئەم شتە چارەسەر نەکراوە چونکە بەڕاستەکەی ئەوکو وتمان تێکەڵیەک دروست بووە لە هەموو جونکەکان. تو ئەگە بتەوێت جونگەی کۆمەڵایەتی ڕاستکەیتەوەێت یەکە جونگەی ئابووری کێشێتەوە جونگەی ئابووریەتەوێت چایکەسێکە جونگەی سیاسی کێشێت جونگەی سیاسێتەوەی جاکەسێکە جونگەی دەوڵەتداری هەمووی شەڕێتی لەسەر وەزیرێکی هیچی پێ ناکرێت. ینی ئەمە بەڕاستی تێکەڵیەک دروست بووە ئێمە و کەسانێک ئەگە شارەزان بێ لە بای تەکنۆلۆژیای زانیاریە ئەوە پێمان بکرێ خێنە بەردەست کەس گوێمان لێ بگرێ بەخۆی خۆیە پارێزە و ئاگای لە خۆیەتی هەرکەس خۆی ناپارێزێ گوێمانە ناگرێتەوە بە خۆیان بەرپرسیارن. ئەوەی تۆ فەرمی بۆچی حکوومەت ئێستا ناتوانێت با بڵێن کەسانێک بدۆزێتەوە کە هێرشەکان کەشتی نەشیاویان بەرامبەر بە کەسانی ڕێکوپێک دۆزینەوە کەشی دۆخەکەی بەم گەیاندوێت بەڵام دۆزینەوە کرد لە ئێستا بەهۆی ینی ئەگەر